لە میانی کۆبوونەوەکەیدا لەگەڵ سەرۆکوەزیری کەنەدا جەستن تریدۆ و سەرۆک ترامپ گوتی خستنە خوارەوەی فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی ئەمریکا لەلایەن ئێرانەوە ناکۆکیە پەرسەندۆکانی نێوان واشنگتن و تاران ئاڵۆزتر دەکات. ڕاستیەکەی سەختە بۆم بڕوا بکەم کە ئەمە بەمەبەست بوو بێت. پێم وابێت دەشێ کەسێکی نابەرپرسیار و گەمژام کاری کردبێت. کاربەدەستێکی باڵای لەشکری ئەمریکا دەڵێت ئەو فڕۆکە بێفڕۆکەوانە نزیکەی 34 کیلۆمەتر دوور بووە لە نزیکترین خاڵی سنووری ئێرانەوە. ئەم هێرشە هەوڵێکە بۆ تێکدانی توانەکانمان بۆ چاودێریکردنی ناوچەکە دوا بەدوای هەڕەشەکانی ئەم دوایانە بۆ سەر کەشتیە گیانەکان و ئازادی ئاڵوگۆڕی بازرگانی. ئەم ڕووداوە پاش هێرشەکانە بۆ سەر دوو کەشتی نەوت هەڵگر لە تەنگەی هورمز. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لەشکری ئێرانی بۆ ئەو هێرشانەش تاوانبار کرد هەرچەندە ئێران نکۆڵی لەوە دەکات، بەڵام کاربەدەستانی ئێرانی ئەوەیان پشتڕاست کردوێتەوە کە فڕۆکە بێفڕۆکەوانەکەی ئەمریکایان خستۆتە خوارێ. وەزیری دەرەوەی ئێران جەواد زەریف لە تویتێکدا ڕۆژی پێنجشەمە ڕایگەیاند ئێران شەڕی ناوێت بەڵام بەرگری لە ناوچەی خۆی دەکات. هاوکات ئەمریکاش دەڵێت شەڕێکی تری ناوێت. پێم وانییە سەرۆک شەڕی بووێت لە وڵاتەکەماندا هیچ خواستێکی شەڕکردن نییە. بەڵام ژمارێک لە کۆمارەکان دەڵێن ڕەنگە ئێران ئەمریکا ناچار بکات هێزی لەشکری بەکاربهێنێت. ئەگەر هەفتەی داهاتوو جارێکی تر دەست بە پیتاندنی یۆرانیۆم بکەنەوە ئەوە جارێکی تر دایانخاتەوە سەر ڕێڕەوی سازکردنی بۆمبێک کە ئێستا خۆیان هەر لەسەر ئەو ڕێگایان. جا ئەوەش ئاڵۆژیەکان لە نێوان ئیسرائیل و ئێران زیاتر دەکات. ئەگەر هەر شتێکی تر بکەن دژ بە بەرژەوەندی ئەمریکا و ئەم سەرۆکە وەکو ڕۆناڵد ڕێگن وەڵام نەداتەوە ئەو کاتە ئەمە پەیامێک دەداتە کۆریای باکوور و تەواوی جیهان کە ئێمە هەردەمین. ئێران گوتوێتی لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا پیتاندنی یۆرانیۆمی زیاد دەکات ئەگەر سزاکانی کە ئەمریکا خستوینێتە سەری کەم نەکرێنەوە. ئاژانسی دەنگوباسی ڕۆیتەرز لە زاری دوو کاربەرسی ئێرانیەوە ڕادەگەیەنێت کە ترامپ لە ڕێگەی عومانەوە پەیامێکی ئاراستەی ئێران کردووە و توێتی ئەو دژی شەڕە و دەخوازێت لەگەڵ ئێران لەسەر چەندین بابەت و توێش بکات و ماوەیەکی کورتی داناوە بۆ ئێران بۆ وەڵامدانەوە. بەڵام جێگری بەرپرسی ڕاگەاندنی وەزارەتی ئیرشادی ئێرانی دەڵێت نامەیەکی لەو جۆرەیان بەدەست نەگەیشتووە. ناکۆکیەکانی نێوان وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و ئێران لە ساڵی ڕابردووە زیادیان کرد کاتێک ترامپ لە ڕێککەوتنی ناوکی جیهانی لەگەڵ تاران کشایەوە. ترامپ دەیەوێت دڵنیایی زیاتر بەدەست بهێنێت کە ئێران نەتوانێت چەکی ناوکی دروست بکات و ئەو داوایەشی زیاد کرد کە دەبێت ئێران دەستبەرداری پشتیوانیکردن لە گروپە تیرۆریستەکان بێت لە ناوچەکەدا.